پەیامی ڕاگەاندنی هاوپەیمانی هیوای کوردستانی بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. ئێمە وەکو کۆمەڵێک پەرلەمانتار و فراکسیۆنی کوردستانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سۆنگەی هەستکردنمان بە گەورەی ئەو بەرپرسیارەتیەی لەسەر شانمانە و ئەو مەترسیانەی ڕوویان لە وڵات کردووە لە پێناو گەشەپێدان و بەهێزکردنی ڕۆڵی نوێنەرایەتیمان و وازیکردنی بەرپرسیارەتی سەرشانمان و هەروەها لەبەر ئەوەی لە پێکەوەبووندا هێز و یەکگرتووی بەرهەمدێت لە پێناوی بەرەنگاربوونەوەی قۆڕەکاری هەندێک هێز بەتەنها بۆ نوێنەرایەتی گەلی کوردستان و بۆ دیفاعکردن لە مافە دەستووریەکانی خەڵک لە ژیانێکی کەرامەتمەندانە و بەرجەستەکردنی زیاتری سیستەمی فیدرالی و بەهێزکردن و پارێزگاری لێکردنی و بۆ دوورخستنەوەی قوت و بژێوی خەڵک لە شکستی دەسەڵاتدارانی گەندەڵ و ململانێ سیاسیە نەزۆکەکانیان و بۆ بنیادنانی ژیانێکی سیاسی پشتبەستوو بە هاوپەیمانی چاکە خوازان نەک هاوپەیمانی گەندەڵکاران لەسەر بنەمای هاوڵاتی بوون و پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکهاتەکان نەک لەسەر بنەمای بازرگانی کردن بە دین و مەزهەبوونەتەوە ئێمە بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین کە بەرهەمی پێکەوە کارکردنی هاوبەشمان لە ماوەی ڕابردوو دەچێتە قۆناغێکی نوێوە کە ئەویش دروستکردنی هاوپەیمانی هیوای کوردستانیە کە لە ئێستادا لە 15 پەرلەمانتاری کورد لە کوردستانی جیاوازیەکان پێک دێت کە ڕێکەوتوین لەسەر یەکەم ڕەتکردنەوەی هەموو جۆرە دەمارگیریەکی حزبی و ئایدۆلۆژی و تائیفی و هەوڵدان بۆ گەڵاڵەکردنی پەیماننامە و بەرنامەیەکی چاکسازی خوازانەی ئەو تۆ کە لە سەرووی لایەنداری بەرتەسکەوە بێت و جەختی تەواو لەسەر هاوڵاتی و مرۆڤ و ماف و کەرامەتی دەکاتەوە و دەبێتە مایەی هێنانەکایەی پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان هەموواندا. دووەم ناسنامەی کوردستانیمان و پێداگریمان لەسەر دەستکەوتەکانی گەلەکەمان کە بەرهەمی خوێن و خەباتی مێژوویەکی دوور و درێژە بەمانای ئەوە نییە کە هەموو پرسەکانی عێراق و کێشەکانی گەلەکەی و داخوازەکانی چاکسازی کە لە پێناویدا لە سەرتاسەری عێراقدا خۆپیشاندان ئەنجام درا و چەندین شەهیدی لە پێناودرا کێشەی ئێمە نین، بەڵکو چارەنووسی چاکسازی لە نێوانماندا هاوبەشە. هەروەها ئەو بنەمایانەی کە دەوڵەتی ڕەشیدی لەسەردا دەمەزرێ بۆ هەردوو ئاست هەریەکە. هەر بۆیە ئێمە داوا دەکەین کە هاوپەیمانی چاکە خوازان دشت بە هاوپەیمانەتی گەندەڵکاران بێتەکایەوە کە وڵاتی بەم بارودۆخە مەترسیدارە گەیاندووە کە عێراقیەکانی تێدا دەژین لە هەموو ناوچەکانی عێراقدا، هەر لە خراپی خزمەت گوزاریەوە تا دەگاتە لاوازی ئاسایش و تەشەنەسەندنی گەندەڵی و پشێوی و لاوازی سەروەری و گرەوکردن لەسەر پشتیوانی لایەنی دەرەچی. سێەم تێدەکۆشین بۆ بنیادنانی پەیوەندیەکی تەندروست و پتە و لە نێوان حکومەتی فیدرال و حکومەتی هەرێم کە دەستەبەری مافەکانی گەلەکەمان و قوت و کەرامەتی بکات لەسەر بنەمای شەفافیەت و نەزاهە و دەستور و بەرپرسیارەتی هاوبەش لە نێوان هەردوو حکومەتەکەدا. هەروەها پێمان وایە کە نەبوونی حکومڕانیەکی کامڵ و بەرژەوەندی گەندەڵکاران و خۆدزینەوە لە بەرپرسیارەتی هۆکاری گەیشتنی پەیوەندی نێوان هەردوولان بەم ڕۆژە کە بۆتە هۆی برسیکردنی گەلەکەمان و بێبەشکردنی لە مافەڕەواکانی و پێمان وایە کە چارەسەر بریتیە لە دەستپاچی و دادپەروەری و جێبەجێکردنی دەستور و بەهێزکردنی سیستەمی فیدرالی. چوارەم کار بۆ جێڕانەوەی هیوا دەکەین بۆ خەڵک و نوێنەرایەتیکردنی ئەوانەی گەندەڵی و ساختەکاری و ئیدارە و حکمی خراپ وای کردووە کە دوور بکەونەوە لە بەشداری سیاسی و متمانەیان نەماوە بە پرۆسەی سیاسی و پێمان وایە ئەو هاوپەیمانیەتیەمان وەڵامدانەوەیەکی سروشتیە بۆ هیوا و چاوەڕوانەکانی گەلەکەمان و ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە لە بەردەمدان. پێنجەم ئێمە دوژمنایەتیمان لەگەڵ هیچ حزب و کەس و پرۆژەیەکدا نییە، بەڵام سەرسەختانە بەرەنگاری گەندەڵی و چاوبەستە چێی سیاسی و پێشێلکاری دەستوری و شێواندنی بنەماکانی حکمی ڕەشیدین لە هەردایەکەوە بێت بەبێ لە بەرچاوگرتنی لایەنداری سیاسی و دەستیشمان درێژ دەکەین بۆ هەموو ئەوانەی هاوکاریمان دەکەن بۆ ئەو ئامانجە ڕەوایانەمان. کاتی ئەوە هاتووە کە حکومڕانی وڵات و دەوڵەت و دامەزراوەکان دەربهێنرێن لە چنجی حزب و مافیاکان لە کۆتاییدا
بانگشتی هەموو هێز و ئاراستە چاکەخوازەکان دەکەین بۆ کارکردن لە پێناوی دووبارە بنیادنانەوەی دەوڵەت و ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسی و لە ڕێگەی هەڵبژاردنێکی دادپەروەرانە و پاکەوە کە پشت ئەستور بێ بە یاسایەکی دادگەری دروست و کۆمسیۆنێکی بێلایەنی چالاک و لێهاتوو کە توانای دانانی ڕێکاری ڕێگریکردنی هەبێت لە ساختەکاری و شێواندنی ئیرادەی خەڵک و دووبارە خۆبەرهەمهێنانەوەی گەندەڵی و پشێوی. بانگشتی ڕۆڵەکانی گەلەکەمان دەکەین بۆ وازیکردنی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی و پیادەکردنی مافە دەستوری دیموکراتەکانی لە پێناو ژیانێکی کەرامەتمەندانە و دادپەروەر و خۆشگوزەرانی شایستەدا. لە خوای گەورە داوای سەرکەوتن و پشتیوانی دەکەین. فراکسیۆنەکان گۆڕان یەکگرتووی ئیسلامی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، سربەخۆ، ئایندە، هەرێک لە پەرلەمانتاران سروە ونس، یوسرا ڕەجەب وەکو 15 پەرلەمانتارەکەش ناوەکانیان بریتن لەم بەڕێزانەی خوارەوە: یوسف محەممەد، کاوە محەممەد، بەهار مەحموود، هوشار عەبدوڵڵا، غالب محەممەد، مثەنا ئەمین، جەمال کۆچەر، سەلیم هەمزە، ئەحمەد حەمەڕەشید، ڕابوون معروف، سەرکەوت شەمسەددین، عەبدولباری المدەڕیس، ڕێبوار کەریم مەحموود، سروە ونس، یوسرا ڕەجەب. زۆر سوپاس.